منداڵەکان ئێمە ئەمڕۆ باسی دەدانشۆردن دەکەین. با بزانین ئێمە پێویستە ڕۆژانە چەند جار ددانەکانمان بشۆین؟ پێویستە ڕۆژانە 2 جار ددانەکانمان بشۆین. شەوانە پێش ئەوەی بخەوین ددانەکانمان جوان دەشۆین. منداڵەکان بیرتان نەچێ هیچ شەوێک ناخەوین تا ددانەکانمان جوان نەشۆین. منداڵەکان با بزانین ئێمە چۆن بە شێوازێکی دروست ددانەکانمان دەشۆین. منداڵەکان پێش هەموو شتێک پێویستە ئێمە ئاو بکەینە دەممانەوە، پاشان هەویری دان دەخەینە سەر فڵچەکەمان و بە شێوازێکی دروست ددانمان دەشۆین. ئەویش ددانەکانی سەرەوەمان لەسەرەوە بۆ خوارەوە، لەسەرەوە بۆ خوارەوە هەمووی دەشۆین و هەروەها ددانەکانی خوارەوەمان لە خوارەوە بۆ سەرەوە، لە خوارەوە بۆ سەرەوە بەو شێوەیە. ئینجا منداڵەکان شوێنێکی زۆر گرنگەیە کە نابێ لە بیرمان چێ، ئەویش ددانەکانمان لەو دیویشەوە ڕوویانەیە پێویستە ئەوانیش پاک بکەینەوە، لەسەرەوە بۆ خوارەوە، لەسەرەوە بۆ خوارەوە هەمووی دەشۆین و هەروەها خرێنەکانمان پێویستە بە شێوازێکی بازنەیی سەرەکانیان هەمووی بشۆین، ددانەکانی سەرەوەمان و هەروەها ددانەکانی خوارەوەمان. و منداڵەکان زمانتان بیر نەچێ، بەو شێوەیە زمانیشمان پاک دەکەینەوە. پاشان منداڵەکان ئاو لە دەممان وەردەدەین و ددانمان پاک بۆتەوە. جوانەکانم ئەو ددانە زۆر غەمبارە، هەم شکاوە و ڕەشیش بووە. لەبەرچی؟ لەبەر ئەوەی خواردنی ناتەندروستی خواردووە. خواردنە ناتەندروستەکان وەکو چی؟ وەکو هەموو ئەو خواردنانەی کە لێرە هەیە، جبس، شیرینی، ئەندۆمی، هەموو ئەو خواردنانە خواردنی ناتەندروستن. سیرکەن ئەم شیرینیانە هەمویان خواردنی ناتەندروستن و پێویستە دوور بکەوینەوە لە خواردنیان. دەنا ددانمان بە ناتەندروستی دەمێنێتەوە. میکرۆبەکانیش دەبنە هاوڕێی ددانی ناتەندروست، کەواتە بۆ ئەوەی دانمان بە تەندروستی بمێنێتەوە پێویستە دوورکەوینەوە لەو خواردنە ناتەندروستانە. منداڵەکان ئێمە کۆمەڵی خواردنی تەندروستمان هەیە کە پێویستە ڕۆژانە بە بەردەوامی بیان خۆین، وەک سەوزەکان، میوەکان، بەرهەمە ئاژەڵیەکان، خورما، چەرەس. منداڵەکان با بزانین ئەو ددانەمان بۆچی ئاوا سپی و جوانە؟ لەبەر ئەوەی ئەو شەوانە پێش خەوتن ددانەکانی خۆی زۆر بە جوانی شوشتووە، هەروەها فڵچە و هەویری دانی کردو بە هاوڕێی هەمیشەی و بەیانیانیش کاتێک لە خەو هەڵدەستێ دووبارە دانەکانی خۆی زۆر بە جوانی دەشوات.